دیمەنی 5 مانگ لەمەوبەرە خانەوادەیەکی خاوەن منداڵی بێباوک بەهۆی نەداریەوە ماوەی 20 ڕۆژ بوو لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچۆوە کارەبایان لەسەر بڕابوو ئەمە جگەلەوەی لا خانووی کرێژدا بوون. بەڵام ئێستا لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین و بە هاوکاری خێرخوازان خانوویەکی نوێیان بە تەواوی کەلوپەلی پێویستیەوە بۆ کراوەتە دیاری. خاتو سوهام دایکی منداڵەکان بە دڵێکی خۆشەوە دەڵێ دوای 25 ساڵ لە کرێچێتی و هەژاری و نەداری بەخشین منیان کردە خاوەنی خانوو و ماڵی خۆم. دەستگای بەخشین بەخوای یەکەم خوا دووەم ئەوان بەهانەم هاتن بەڕاستی یعنی نازانم درم زۆر خۆشە بەخوای ئەوەندە درم خۆشە لە دڵخۆشیان نازانم یعنی کو دەری ببڕم ئەو خانیان بۆ دابین کردم یعنی لەو نەهامەتیان ڕزگار کردم ئێستاش ئەو خانیان بۆ کڕیوم درم زۆر خۆشە بەڕاستی لە کرێچاتی ئەم قوتارم بوو ئەمیان ڕزگار کرد کەلوپەلی ناومارێ هەر هەمویان لۆ دابین کردم هەر هەمویان لۆ دانام وەکو سەلاجا وەکو تەلەڤیزیۆن وەکو مافور وەریدا ئەوانیان وەکو کومبار مافور و ئەو شتانیان هەموو لۆ دابین کردم دەستخۆشیان لێ دەکەم سوپاسیان دەکەم مەمنونیانم ڕەبی خوا خێریان بنووسی خوا خێری خێرخوازانیش بنووسی خوا نمونەیان زیاد کەی خوایە. بەخشین خانووی ژمارە 280 خۆی کە تا ئێستا بۆ کەسانی هەژار و نەداری دروست کردووە ڕادستی ئەو ماڵە هەژار و کەم دەرامەتەی کرد جگەلەوەش هاوکاریەکی 200,000 مانگانەشی بۆ خانەوادەکە بڕیەوە. دوای راپۆرتەکەی کەناڵی ئاسمانی پێیان دەستگای خێرخوازی بەخشین سەردانی مەیدانی ئەو ماڵەمان کرد و دوای بە دوواداچوونی کارەکانی دەستگای بەخشین بڕیارماندا هاوکاری سەرەتاییمانگاندا ئەو ماڵە وارووە موچەیەکی 200,000 مانگانەمان بۆ ئەم خێزانە دابین کردووە هەر لەو کاتیشدا وعدی کڕینی خانووی یاخود دابینکردنی خانوویەکماندا بۆ ئەم خێزانە بێباوکە سوپاس بەخوای گەورە دوای 3 مانگ ئێمە خانووەکەمان کڕی کە 2 مانگ خاوەن خانوو تێیدا مایەوە دوای 5 مانگ ئەمڕۆکە ئێمە ئەم خانووە تەسلیمی ئەم خێزانە بێباوکە کرد. لە شەوی 4 مانگی 2 ئەمساڵ پەیام دۆخی ناهەمواری و خراپی ئەو خانەوادەیەی خستە ڕوو کە لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچوو بە پاساوی قەرزاریەوە کارەبایان لەسەر کوژێنرایەوە دواتریش لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشین و خێرخوازانەوە بە دابینکردنی خانوویەک و بڕە هاوکاریەکی مانگانە توانرا خەم و ئەرچی قورسی ژیانیان لەسەر سوک بکرێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر